بیرانی سلێمانی TV ئەم کاتتان باش لە سلێمانی TVۆ تایبەت لە دیداری تایبەت بابەتێکمان هەڵبژاردووە کە بایکۆتی مامۆسایانی زانکۆیە و داخستنی دەرگاکانی زانکۆیەوە لەگەڵیا فەرمانبەران کە چۆن داوای موچەی مانگی سێ دەکەن. ئەو توێژەی کە توێژێکی باڵایە باز لەوە کەن سەرڕایەوە کە موچەی مانگی سییان وەرنەکردو لە شکۆی ئەوانە درێ ئەویش بۆ هۆکارەوەی کە پارە لە بانکەکانی سلێمانی نامێنێت یاخود کەوتونەتە دوای وەزارەتەکان دوای وەزارەتەکان کە بانکەکانی سلێمانی خاڵین لەوەی کە مانگی چوار موچە وەرەگرێ ئەوان مانگی سییان وەرنەگرتو لەگەڵ بە کاک بەرزان حەمید وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەچمە نێو ئەم باسە و وردەکارەکەی لە کاک بەرزانم ئەوە کە دروستبوونی ئەم گرفتانە ینی بەجددی لە سلێمانی تێناگەن یاخود تێناگەێنرێن ئەم ئارەشێ بۆ دروستکراوە بە مەرجێ لا مەرکەزیەت و دەسەڵاتەکە دراوە بە خودی ئیداری سلێمانی. بەڵێ زۆر سپاس دیارە بابەتی ئەو کێشەی کە بۆ موچە دروست بوو لە کە پێخرایە ساڵی 2022 ئەم بابەتە بە شێوەیەکی بەرفراوان شاری سلێمانی گرتەوە. دیارە ئەم بابەتە پێشتر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان ڕەشنووسێکیان ئامادە کردووە پێش ئەوەش لە ساڵانی ڕابردووتر لە 2016 و دواتریش چەند جارێکی تر بابەتی پرسی مەسلەی لا مەرکەزی وروژێنرا بەو پێی کە هەموو ئەو دەسەڵاتە کارگێڕی و داراییانی کە هەیە بدرێت بە پارێزگاکان بۆ خۆیان بتوان سەرپەرشتی بابەتی داهات بکەن و بە گوێرە ئەو کار و ڕێنمانی کە حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕێکاتەوە بۆیان. ئەم بابەتە کۆتا جار ئەوە بوو کە لە چەند مانگی ڕابردوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکی لە تەواوی فراکسیۆنەکان بۆ پێکات و وردەکاری ڕەشنووسێک نووسراوە بە گوێرە ئەو ڕەشنووسەکە دەسەڵاتی دارایی و دەسەڵاتی کارگێڕی شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان. ئەم بابەتە دیارە تیمی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی و لە بزوتنەوەی گۆڕان زۆر موسیر بوون لەسەرەوەی کە ئەبێ ئەو دەسەڵاتە بگەڕێتەوە بۆ پارێزگای سلێمانی. دەسەڵاتەکە بێگومان کاری لەسەر کرا و ئەو تیمانەی حکوومەت لەگەڵ تیمی حکوومەت لە پارتی دیموکراتی کوردستان بابەتەکان واژۆ کرد وی بە گوێرەی ئەو بابەتەی کە ئەوان واژۆیان کردووە لە سەدا 43 داهاتی نەوتی و ئەو 200 ملیارەی کە لە بەغداوە دێ ئەمانە دەدرێن بە سنووری پارێزگای سلێمانی و لە سەدا 43 داهاتەکەش لە بێجارێکی تر ئەمان لە داهاتی ناوخۆ تەکمیلەی موچەی پێ بکەن یعنی ئەو موچەی کە ئەدرێتەوە ئەمە ڕێککەوتنەکەی ئیداری سلێمانی و حکوومەت بەڵە قوربان. دواتر بە هەمان شێوە ئەم بابەتە بۆ پارێزگای هەولێر و دووەکیش کە بەنسبەی لە سەدا 57 ئەوانیش بینیمانیانی ئێمە لەو پارەی کە داهاتی نەوتە تەڵەن پارەی داهاتی نەوت بە گوێرەی ئەو داتانەی کە بڵاوە بێتەوە بەشی تەواوی موچەی موچەخۆران ناکە و پێویستی بەوەیە کە هەندێک جار لەو 200 ملیارەی بخرێتە سەر و هەندێک جاری تر لەو داهاتی ناوخۆ کە داهاتی ناوخۆش بریتە لە خاڵە سنووریەکان و گومەرگ و بابەتی باج و ڕسومات و ئەو بابەتانی ترکە لە ناو خواهن لە بابەتی هاتوچۆ ئەگەر تەکمیلی نەکە لە ساب سپنجی لە موچە بڵێ تەجروبەی پێشتەکە بینیمان. سنووری پارێزگای سلێمانی بۆ تەواوکردنی موچەکەیان ئەوەی کە ئەوترێ و ئەو داتایی کە بڵاو بووەتەوە دیارە پێویستی بە 360 ملیار هەیە بۆ تەکمیلەی تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا بڕی 305 ملیاری ناردووە بۆ ئەوەی باقی ئەوەی کە ئەمێنێتەوە بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی کە ئەوان واژۆیان کردووە لە بینی خۆیانە پێویستە ئەو پارەیە لە داهاتی ناوخۆ. چەندی نەقس کاک بەرزان ئەگەر بیکەیتەوە دۆلار وابزانم کەمی ڕوونتر لەو پارەی کە بەو شوێ هەر کە ینی وازحە کە 55 ملیارێک ئەو پەڕیان یاخود 6 ملیارێک ینی لە نێوان 55 ملیار بۆ 6 ملیار دینارە دەتوانرات ینی بە تایبەتی باسی من مانگی دوود بۆکەم کە ئەو بابەتە ینی بە شێوەیەکی شتێکی لەو بابەتەیە بۆیە ینی
پارەکە مەبلەغێکی هێندە زۆر نەبوو و بە تایبەتی لە سەردەمی پێشی کۆرۆنا ئەو بەراوردە ینی ئەمە بەجددی کاک بەرزان بۆی بەرچاومان ڕوونتر بێت ئەبێ بڕێن ناو بەراوردەوە ئاسمان و زەوی داخرا بوو ئەوەی کە پێڵێن بە هۆکاری کۆڤید 19 لەو کاتە داهات زیاتر بوو ینی بە بەراوردی ئەمە لە لۆژیکە بە تێکرا ینی لە 100 ملیار کەمتر نەبووە ینی بە تێکرا لە 100 ملیار کەمتر نەبووە و جاری وا بووە ڕۆشتۆ بۆ 140 150 160 ئەوە پەیوەندی بە جموجۆڵی بازرگانی لەکە وەرگین ئێستا ینی ئیداری سلێمانی ئەڵە چەنە ئێستا بەداخەوە لە مانگەکانی ڕابردوو هەر سفر بوو ینی لە مانگی 1 و 2 سفر بوو ینی هیچ داهاتێک هیچ داهاتێک نەبوو سلێمانی ینی ئەوەی کە داتا ئەوەی کە بڵاو کرایەوە کە سفر بوو ئەوەی کە پەرلەمانتارەکان خۆیان لایەنی با بڵێن بزوتنەوەی گۆڕان و ئەوێزانەی تر کە پێشتر بە دوواداچوون و قسە و باسییان لەسەر ئەم بابەتە کردبوو ینی ناکرێ ینی هاوڵاتیەک ئەم پرسیارەی بۆ دروست نەبێ کە بۆچی داهات لە سنووری پارێزگای سلێمانی تا ڕادەی سفر ئەڕوا لە کاتێکا ئیشوکار و کاروباری هاوڵاتیان لە مەسلەی باج و ڕسومات لە پێدانی لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆکە دیسان ئەو شوێنە خۆی بۆ خۆی جێگەیەکی زۆر با بڵێن گرنگە بۆ کۆکردنەوەی داهات لە بابەتی هاتوچۆوانە لە مەسلەی غەرامە لە مەسلەی نوێکردنەوەی ساڵانە و دەرهێنانی مۆڵەت و ئەوانە هەموو ئەوانە کە هاوڵاتیەک ڕێکەوێتە ئەبێ پارە بدار ڕۆژانە و ئەم پارەیە گرفتەکە لەوەیە دەبێت لە خزمەتی پارێزگای سلێمانی بە جۆری ئەو ڕێکەوتنەی کە کراوە لە بەشێکی تری بابەتەکە ئەوەیە کە بەڕاستی دەبێت ئەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی یاخود پارێزگای هەولێر یاخود پارێزگای دۆک جێبەجێ ئەکرێ پێویستە لە داهاتی ناوخۆی ئەو پارێزگایە کارەکانی بۆ بکرێ بەداخەوە ینی ئێمە ینی جێگەی داخەکە ئێڵێم ئێمە شەقامێکی زۆر استراتیژی و گرنگبانەکان ینی کۆی سێکتەرەکان ئەکاتە ئەمە ینی کە من مەدانیان راپۆرتم ینی کە کردووە لەگەڵ هاوڵاتیانی سلێمانی دەڵێ مناڵەکەم نەخۆشەی بەمە خەستخانەت حەبی پاراستۆڵ نیە ینی سەر کۆی سێکتەرەکان ئەکاتە نەخۆشخانەی هیوە ئەکاتە نەبوونی شەقامێکی شایستە سەر ڕایەوەی داهاتەکە سفر بۆ کە بەراوردەکەمان کرد لە نێوان سەردەمی کەرەنتینە و بەراوردی ئەستا داهات سفرە ینی بە معنامە کێ سزای سلێمانیە من کەمی عاتفیش قسەکەم ینی بە سۆزبەندیەوە کێ سزای بۆ ڕادێ بەو بێویژدانی سزای سلێمانیە بەڵێ جا من ویستم ئەوت بۆ تەواو بکەم کە ئەم بابەتە تەنیا لە بابەتی موچە ینی چڕ نابێتەوە ئەم بابەتە پەلی کێشاوە بۆ مەسلەی ژینگە پارێزی و پێدانی کرێی ئەو کۆمپانیانەی کە لەگەڵ وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتیەکانی شارەوانی لە سنووری پارێزگاکانە واژۆ کراوە و پەلی کێشاوە بۆ بابەتی مەسلەی دەرمان و ئەو کۆمپانیانەی کە عەقدیان کردووە لەگەڵ وەزارەت بۆ ئەوەی کە لە دەرمان بێنن بۆ بەڕێوەبەرایەتە گشتیەکان بەڵام دیسان ئەم بابەتەش هەر پێویستی بەوەیە کە ئەبێ لە جگە لەوەی کە بڕێک پارە لە وەزارەتەوە تەرخان کراوە بۆ مەسلەی کڕینی دەرمان بۆ تەواوی پارێزگاکان هەڵبەت بە گوێرەی ژمارەی دانیشتوان پارەکە با بڵێن دابەشەکرێ بەسەر بەڕێوەبەرایەتیەکانە لە هەمان کاتیشا هەندێک دەرمانی تر هەن کە پێویستە لە کۆمپانیا بکڕێت و ئەو کۆمپانیانە کە دەرمان هێنن عەقدەکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتەکان کە واژووی ئەکەن پێویستی بەوە هەیە کە پارەی ئەو دەرمانە لە داهاتی ناوخۆی ئەو سنوورە بدرێ یعنی ئەمە بۆ سنووری پارێزگای دۆک و سنووری پارێزگای هەولێر و سنووری پارێزگای سلێمانی و باڵەبجەشەوە ینی بابەتەکە وایە بابەتێکی تر مەسلەی خزمەتگوزاری و کردنەوەی پرۆژە و ئەوانەیە کە من لێرە بەداخەوە ئێڵێم کە بەم شکڵی ئێستا بڕات و دامی یان تەمویلی لانی کەم قستی ئەو کۆمپانیایە نەدرێت کە سەرقاڵی کردنەوەی جادەی سەدمەتری سلێمانیە کە کۆمپانیای قەیوانە و ئیشەکانی بەڕێژەیەکی باش تا ئێستا لە 140 بەرەو ژووری کارەکانی تەواو کردووە
بەڵام ئەوانیش هەمان معانات و گیر و گرفت و کێشانەیە کە لە 400 ملیار دینار کە بۆ تەواوکردنی جادەی 100 مەتری سلێمانی تەواو کراوە پێم وا بێت تا ئێستا نزیکەی 30 ملیاریان وەرگرتووە لە کاتێکا ئەوان چێکی بانکیان لەلایەن دووبارەیەکەمەوە کاکبەرزان و تێبێ ئیداری سلێمانی ئۆپارێتە بەڵێ چێکی بانکیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە وەزارەتی داراییەوە چێکی 100 ملیاریان بۆ کراوە بەڵام کاتێک کە ئەچنە بانکەکان سیرەکەن دیسان ئەوانیش دووچاری نەبوونی پارە ئەبنەوە لە بانکەکانە بۆیە تا ڕادەیەک ئیشەکانیان نەوەستاوە بەڵام ئیشەکانیان خەفیف کردووە و هەندێک کەسیان لێرە و لەوێ لەوە چ ئیزندا بێت لە سەرەوەی کە ڕەنگە نەتوانێ ئیدامەی تەواوی ئەموو ئەو ستاف و کارمەند و کرێکار و ئەندازیار و ئەوانە بداکە لەوێن و ئەمەش جارێکی تریانی جاران ئەو برادرانە زۆر گلەی و بناشتەکرا لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنقەس ئەوێ سلێمانی وا لێ بکە و سلێمانی خاوەنی پرۆژەیەکی گرنگی وەکو جادەی 100 مەتری نەبێ بەڵام دەرکەوت کە بەڵێ بەداخەوە ینی بەڵام ئێستا پێم وا بێت خەڵکی تەواوی سلێمانی ئەوەی بۆ ڕوون بۆتەوە کە هۆکارەکە چییە و بۆ خۆی بەراوردێکەکە کە بۆ ئەم شەقامانە لە شارەکانی تر بە شێوەیەکی تر دروستەکرێ و بە فراوانتر لەوە دروستەکرێ و ئاستەنگ بۆ بابەتەکە نایەتە پێشەوە ئەمان جگە لەو ئاستەنگە دارایی کە من بۆم باس کردی کۆمەڵی ئاستەنگی تری ئیداریەیە کە لە ڕاستیە هەر لە بابەتی شەقامی 100 مەتری هاتووەتە ئاراکە ئەمە پەیوەندی نییە بە هیچ جۆرێک بە پارێزگای هەولێرەوە وەکو پایتەخت تەنیا پەیوەندی بەوەیە کە دام و دەستگاکانی سلێمانی لە کشتتوکاڵ لە شارەوانی لەو دام و دەستگایانی لە تاپۆ لەوانەی کە پەیوەندیدارن بە بابەتی مەسلەی ئەو شەقامە 100 مەترێ خۆیان بۆ خۆیان نەیان توانیویان کاریان بۆ نەکردو بۆ ئەوەی لە فترەیەکی زەمەنیا مەسح و ڕووماڵی هەموو ئەو شوێنانە بکەن و قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە لەو بابەتە دووچاری زەرەر و زیانە بنەوە ئەمانە هەمووی بەڕاستی یان ئەمە چەند جار باسمان کردووە کە مادام لە ساڵی 2013ەوە بەردی بناغی بۆ نمونە و پرۆژە دانراوە کە ئیسا و پرۆژێکی گرنگ و ئەبێتە سیمایەکی جوانی شاری سلێمانی و ینی سروشتی پارێزگای سلێمانیش ڕەنگە ئیتر ڕێگە نەدا لەو شەقامە زیاتر سلێمانی بتوانرێ فراوان بکرێبەوەی ئەو شاخ و داخی کە چواردەوری سلێمانی گرتووە ینی دەبوو لەمە زیاتر کاربەدەستانی ئەم شارە لە ئیدارەی خۆجێیی دڵسۆستر بن بەرامبەر بە شارەکەیان بچینە وردەکاریەوە کاکبەرزانیان من دکتۆرێکی بەڕێزم دوان باز لەوە کاکە ئامێرەکانی ناو نەخۆشخانەکان شکاون چاک ناکرێنەوە بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی دەست و پێی دکتۆرەکانیش بەستراوە ئەگەر بیانێ خۆبەخشانە یاخود ئەوی کە پێڵن دڵسۆزانە کارێک بکەن من بەستم لە وردەکارێ لە سلێمانی ئەمە ینی تەشیر نییە ئەتوانین بڵێن بێخاوەنە ڕێک پەیوەندی بە ئیدارەدانەوەیە ئەجینا ئەو پارەی کە دێتە هەرێمی کوردستان و ئەو پارەی کە پێشتریش بەغا نردوێتی لە دوای ساڵی 2023ەوە کە حکوومەتی عراقی ڕووخاوە بە نیسبەی لە 43 بۆ سلێمانی هاتووە و لە 157 بە هەولێر و دووە گڕۆشتون ینی دەبوو ئەم نیسبەیە بە شێوەیەک وایە بە هەردوولا لە کێبڕچەیەکی مەدەنیانەی ئاوەدانکردنەوە لە تەواوی سێکتەرەکانی مەسلەی سەوزکردنی شار دروستکردنی شەقام و پانتایی فراوان و لە مەسلەی کردنەوەی بینا و باڵەخانەی بازرگانی و لە مەسلەی کردنەوەی بینا و باڵەخانە بۆ خەڵکی فەقیر و هەژارنشین و لە مەسلەی سێکتەرەکانی تەندروستی و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە خەڵکی کوردستانی ئەبوای لە هەموو ئەم بابەتانە بە جۆری ئەو پارەی هاتوۆتە ناو شاری سلێمانی زیاتر ئێستا خەڵکەستی بە ئەوە بکردایە کە ئەم شارە بالفعل توانیوێتی سوود لەو پارەیە ببینێ و بۆ تەواوی ئەو سێکتەرانە خەرج بکرێت کە پێویست بوو خەرج بکرێت. ئەپرسم مەرامی ینی ئەو هەموو قسە و قاوداخستن و ینی ئەوەی تا لا مەرکەزی ینی دەسەڵاتی لا مەرکەزی شۆڕکرایەوە درا بە سلێمانی پێش کەوالێز پێش پەردەی لا مەرکەزی
ئەمە بوو مەرامەکە خۆی بەداخەوە ینی ئەمە حەزمان نەکرد ئەمە بێت چکە ئێمە لە سلێمانی ئەژین و خەمی خەڵکی سلێمانی بە هەموو بیر و بۆچوونێکی جیاوازەوە خەمی سەرشانی ئێمەیە لە ڕاستە ئێمە پێمان خۆش بوو ئەو هێزە سیاسیانی کە هەم بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە سلێمانی تەواوی جومگە و کایە سەرەکیەکانی بەڕێوەبردننی ئەم شارە لە دەستی ئەوانە ئەوان بیان توانای وێنایەکی جوانتر لە بابەتەکە پێشکەش بکەن و بۆ ئەوەی ئێمە سوورتر بین لەسەرەوەی کە پێویستە دەسەڵاتی زیاتر شۆڕ بکرێتەوە بەڵام بەداخەوە دەرکەوت ینی لە ماوەی ڕابردوو سەرۆیکی حکوومەتی خۆجێیی سلێمانی ئیداری خۆجێیی سلێمانی کە پارێزگاری سلێمانیە ینی دوو ڕستەی لەسەر بابەتی نەبوونی ئەم نەمانی پارە لە بانکەکانە نەوتووە ینی لە کاتێکا دەبوو ئەو لەسەر خەت بێ و ئامادە بێت کە لەگەڵ هاوڵاتیانی خۆی لەسەر جادە بێ بۆ داواکردنی مافەکانیان بۆ داواکردنی ئەو پارەی کە بەڕاستی دێتە شارەکە و نامێنێ کەس نازانێت چی لێ کاک بەرزان ینی من بەڕێستانە دوێنم وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتەکانی بەڕێستان ینی هاوڕەکان و پارێزگا ئەنی ئەتوانین بڵێن ئەمانە ئەو طبعا لەگەڵ ڕێزمە ئەمە پۆستی تەشریفاتین بێەوە دراون خۆی دەسەڵات و نەبوو ینی خۆی ئێمە یاسا بەپی یاسایەک کارەکەین کە یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەم یاسایە دەسەڵاتی ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەن و سەرۆکی ئەنجومەن دیاری کردووە کە بریتە لە چاودێریکردن و بە دوواداچوون و لێپرسینەوە لە وە دەرکردنی هەندێک بڕیار دەرکردنی هەندێک بڕیار و ڕاستپاردەیە لەسەر ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە خزمەتی گشتی لە سنووری پارێزگاکەیە بەڵام ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردنە ئێمە دەسەڵاتی چاودێرین ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردنە پارێزگای سلێمانی و خودی پارێزگاری سلێمانیە کە وەکو سەرۆکی با بڵین ئیدارەی خۆجێیی منتیقەکە بەرپرسە لە هەموو ئەو بابەتانی کە لە سووری پارێزگاکە دەبێت ئەو لەوەی کە هەیە قسەی زۆر زیاتری هەبواە و هۆکارەکەی بە تەواوی بۆ خەڵکی ئەمە سنوورەکەی ڕوون کردایەتەوە کە هۆکاری نەبوونی پارە لە بانکەکانە چییە هۆکاری نەبوونی دەرمان لە نەخۆشخانەکانە چییە وەکاری ئەو بڵاوبوونەوەی هەموو زبڵ و خۆڵ و خاشاکە کە بەداخەوە لە ماوەی ڕابردوو بە ئیستایشەوە لە هەندێک لە ئیدارەکانی ڕاپەڕین و هەندێک قەزا و نەحەکان ئەو بابەتە چارەسەر نەکراوە ئەمانە هەموو کێشە و گیر و گرفتن و دەبێ قسەی لەسەر بکرێەوە دەبێ بە دوواداچوونی زیاتری بکرێەوە داواکاریشین کە حکوومەتی خۆجێیی لە سنووری پارێزگای سلێمانی و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەش بکەونە سەرخات و بیر لەوە بکەنەوە کە ئەو لایەنەی کە بەرپرسە لە مەسلەی نەبوونی یاخود کۆنەکردنەوەی ئەگە قرار بێ داهات کۆنەکرێتەوە ینی کۆنەکردنەوەی داهات لە سنووری پارێزگاکە وەگەر داهات کۆ ئەکرێتەوە و نامێنێ و ئەوان هەر دیسان جارێکی تر ئەوان هەر بەرپرسن و ئەبێ فشار دروستکەن و ئەبێ بزانن کە ئەو هاوڵاتیانی کە ئێستا تۆ موچەکانیان نادەیتێەوە مماتەلیان پێکەیت و دوایەقەی هەرم هاوڵاتیانن سبینێکە دەنگدانە دێنە سەر سنووقەکانی دەنگدان و تۆڵەی خۆیان لەو هێزولایەنە سیاسیانە ئەکەنەوە کە بەڕاستی هۆکار و مسەبیب بوون لەوەی کە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان دووچاری ئەو دۆخە بوونەتەوە کە هاوڕەکانیان هاوپیشەکانیان لە پارێزگاکانی تر لە هەولێر لە دۆک موچی خۆیانیان وەرگرتووە و دووجار هەندێکیان موچیان وەرگرتووە بەڵام لە سلێمانی هێشتا ئەم موچەی مانگی سێ وەرنەگرتووە ئەمە خۆی بۆ خۆی ینی بۆ خۆیان باشە ئەو هێزولایەنە سیاسیانە کە بیلەوە بکەنەوە کە بەم شێوازە و بەم شکڵە و بەم ئیدارەدان بەم ستایلە پێناچێت لە خزمەتی ئەوان بێ و ئاساوارەکەش هیچ باش نە. پرسیارم لە دەسەڵاتی بەڕێستان کرد وەکو ئەنجومەن خۆتان و هاوڕەکانتان و بەڕێز پارێزگای سلێمانی لە کۆنگرە ڕۆژنامانەکەی دوێنی سەرۆکی حکوومەتە ینی ئەو گرەیانەی ئەو دەنگۆیانەی کە ینی قاوێک کەدایان خست بوو چی وەڵامی ینی سلێمانیایەوە یاخود پارێزگای سلێمانیایەوە کە بەو شوێ
ئەو دۆخێنرێ بەسەر خۆی ئێمە پێشتر بەڕاستی لە سیانزەی سێ داوامان بە ئیمزای 15 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەن کرد کە نووسراو بکات بۆ هەریەک لە بەڕێوەبەری گشتی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی و بەڕێوەبەری دەواازەی گومرجی لە پەروێزخان و بەڕێوەبەری دەواازەی گومرجی لە باشماخ بۆ ئەوەی بێنە ئەنجومەن و لە ئەنجومەن ئەندامانی ئەنجومەن کە نوێنەری خەڵکی سنووری پارێزگای سلێمانین تێگەێنن ئایا هۆکاری نەبوونی پارە ئەوەیە کە لەم دەواازانەوە هیچ شتێک داغڵ نابێت یعنی هیچ پارێک نایەتە ناو خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەمان شێوە بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێمیش لە سلێمانی ئەویش قسەمان بۆ بکات بزانین ئایا هۆکاری نەبوونی پارە لە بانکەکانە چییە و بانکەکان بۆچی بێپارن بەداخەوە ناتن بەدەم داواکاریەکەی ئێمەوە و داواکاریەکەی ئەنجومەنیان بە هەند وەرنەگرت دیار بوو لە وەزارەتی داراییەوە ڕێگەیان پێدرا بوو چکە ئەوان لەبەرەوەی کە فەرمانبەری وەزارەتی دارایین پێویستیان بەوە هەیە کە وەزیری دارایی ڕەزامەند بێ لە سەرهاتنی ئەوان بۆ ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەی کە ئێمە بیستمان وەزیری دارایی ڕەزامەند بووە و توێتی بڕۆن ئێوە ڕوونکردنەوە بدەن بەڵام دیارە لە پشتی ئەمە هێزێکی تر هەبووە کە ئامادە نەبووە کە ئەم بەڕێزانە بانکات و بیانێرێتە ناو ئەنجومەنەوە بۆی ئێمە لە تەواوی وردەکاری نەبوونی پارە لە بانکەکان ئاگدار بین وەکو ئەنجومەن ینی لەم کاتە هەستیارتر و حساستر هەیە بۆ کۆ نەبوونەتەوە کاک بەرزان خۆی ئەنجومەن ئەبێ ئەجێندای هەبێت ئەجێندا کۆی کاتەوە و ئێمە پێشتریش لەسەر هەندێک بابەتی تر هەر پێویست بووە کە ئەنجومەن لە ڕاستیا کۆ بێتەوە کۆ نەبووەتەوە و هەندێک بابەتی تریژە بووە کە هیچ پێویستی بەوە نەبووە ئەمە وەکو فراکسیۆنی پارتی لە دەستەی سەرۆکایەتی نین تاوەکو دەستمان هەبێ لە ئەوە دەستەی سەرۆکایەتیە کە بڕیارەدا کە کۆبوونەوە بکرێ یاخود چ کاتێک کۆبوونەوە کە بکرێت و ئەجندای کۆبوونەوە کە چی بێت و ئەوانە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی نین و ئەبێ ئەوان لەژێر بار و بەرپرسیارەتی ئەو قۆناغ و دۆخە بن ینی بە تەسەوری من ئەوانیش لە بریەوەی کە باس لە هەندێک بابەتی تر بکەن کە لە دەرەوەی سلێمانیە حەقوا بوو زۆرترین قسەکانی پلان هەبووە ینی ئەسە پێشببینی ئەکرێ بۆی کە ئەچینە وەرزی گەرماوە وەرزی هاوینەوە ینی ئاو نامێنێت لە سلێمانی ینی قەیران لە دوای قەیران لە سلێمانی کەڵەکە بێت بەڵێ بەداخەوە ئێمە ئەوەی کە عەرزم کردی دەسەڵاتی ئەنجومەن و ئەندامی ئەنجومەن بووە بە جۆرێ ئەو یاسایە وا هاتووە تا ئێستا و ئێمە هەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆمان بە نوێنەری خەڵکی سلێمانیە زانین و پێمان خۆشە شارەکەی ئێمە لە هەموو شارەکانی تر لە ڕاستیا بەرەو پێش بڕوە و خاوەنی زۆرترین با بڵێن شەقام و خاوەنی زۆرترین باڵەخانە و خاوەنی زیاترین خزمەتگوزاری بێ لە تەواوی سێکتەرەکان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە ئێستا ئیبینین لەم دۆخەیە سلێمانی لە دۆخێکی خراپایە و ئومێدەوارین کە بەرپرسانی ئەم شارەکە بریتین لە بەتایبەتی دوو هێزی سەرێکی کە زۆربەی جونگەکانی سلێمانی لە مەسەلەی حکومڕانیا بەدەستیانەوەیە بەڵێ بتوانن کارێک بکەن و فشار دروستکەن بەسەر هێزەکانی خۆیانەوە و فشار دروستکەن بەسەر ئەو بەڕێوەبەر و ئەو کارمەند و فەرمانبەرانی کە لە دام و دەستگاکانی حکوومەتەن وان لێ بکەن کە بتوانن لە پێناوی خزمەتکردنی خەڵکی کوردستان خەڵکی سلێمانیا هەوڵەکانیان چڕکردنەوە بە ئاراستی ئەوەی کە هەم دەوامی فەرمانگاکان ئاسایی بکرێتەوە کە بەداخەوە تا ئێستا ئاسایی نییە دەوام لە فەرمانگاکانە و هەم وا بکرێت کە هاوڵاتیەک فەرمانبەرێک کاتێک کە ئەچێتە با بڵێن دائیرەکەی خۆی هەست بکات کە مطمئینە لەوەی کە لە کۆتایی مانگە وەکو شارەکانی تریش ئەویش موچەی خۆی وەرەگرێ نەک بدەڵە ڕاوکێو بۆ نەوەی کە ئێستا هەیە ژیان بەرێتە لە کەمە شەفافکردنی ئەم باسە وەکو دواپرساریشم کاک بەرزان لە بەدیلی ئەمەیانی ئەڵێن ینی ئەو بەدیلی کە کۆکردنەوەی داهاتی خاڵە گمرگەکانە بۆی ئەوەنە بە غامزی نەمێنێتۆڵن باس ینی بکرێتە دیجیتاڵی ئەو باسە چۆنە ینی چۆن
ئەم گرفت و ئارێشانە ئەگەر وابێ نامێنن بەو تەکنیک و بەو تەکنۆلۆژیە خۆی کۆمەڵێک حکوومەت و وەزارەتی دارایی بە تایبەتی تر ینی هەندێک میکانیزمی هەیە بۆ کۆکردنەوەی داهات و میکانیزمەکانیش سەرکەوتون بەڵام ئەگەر ئیشی پێ بکرێ ئەوەی کە گرفتە لێرە بۆ نمونە لە بابەتی خاڵە سنووریەکانە ینی تۆ مەفروزە ئەو کۆنتێنەرانی کە دێنە ناوە داخلی سیستەم بکرێن و چیان پێەیە و بارەکەی چەنە و ئەبێت چەند بدامان بەڵام گرفتەکە لێرایە کۆنتێنەر دێت و داخلی سیستەم ناکرێت ئەو کاتە بۆیێتە دیجیتاڵی ینی زیاتر باسەکە شەفافکۆرە نابێت بەڵێ بەڵێ نا هەر خۆی ئەزانی چۆنە ئێستا بۆ داواکرا لە پەرلەمانی کوردستان داوای ئەوە کرا کە هێزی مشتەرەک دابنرێت بۆ خاڵە سنووریەکان لە بابەتی مەسەلەی ئێنە ینی بەڕاستی ئەوە خۆی بۆ خۆی خاڵێک بوو کە بە تەسەوری من بەشێک لەو ڕێگریانەی دروستە کرد کە لە مەسەلەی قاچاقی و بە قاچاق بردنە هاتە بۆ ئاراوە بەڵام دیار بوو کە هێزێکی سیاسی ئەو بابەتەی قوبوڵ نەبوو و ڕێگەی نەدا ئەو شتە بکرێ ئەجینا دەبوو ئەو بابەتە بکرێ و خەڵکی کوردستان ئەو کاتە ئەیزانی کە لەکوێ زۆرترین بەهەدادانەیە وە لەکوێش بابەتەکان بە شێوەیەکی باش ئەچێتەوە گەنجێنە و خەزێنێ حکوومەتی هەرێمی کوردستان. کاک بەرزان حەمد وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سوپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ بەڕێستان. بەشەویستان و عەزیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.